لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 12. دوو جەمسەر هەن لە جیهاندا کە نوێنەرایەتی هێزی خێر و شەڕی ناوماهیەتی مرۆڤ دەکەن، فریشتەکان و شەیتانەکان. پێشتر باسمان کرد کە هەموو شتێکی گردون بە دژەکەیدا دەناسرێتەوە و هەستی پێدەکرێت، کەواتە دەتوانین بڵین لە گردوندا لە بەرامبەر بوونی ئەو فریشتانەوە کە هاندەر و لایەنگری خێرن، شەیتانگەلێکیش هەن کە ڕازێنەرەوەی شەڕ و خراپەکانن و بوونیشیان پێویستیە. خوای گەورە خاوەن جوانی و کەماڵی ڕەهایە و باش و جوان و خێر و کردەوە چاکەکانی خۆش دەوێت. لە بەرامبەر ئەمەدا هەرگیز خۆشەویستی بۆ شەڕ و خراپە نییە و پێی رازی نییە، هەرچەندە هەرخۆشی بەدیهێنەریانە. شەیتان ئەو ڕوحە زەقومەیە کە سەرچاوەی خراپەکانە و ناوەڕۆک و پاڵنەر و رازێنەرەوەی شەڕەکانە و لە شێوەی وەسوەسەدا دەیان خاتە نێو خەیاڵەوە و مرۆڤ سەرڕای ئەوەی کە خاوەنی هەڵبژاردنی ئازادە لە خشتە دەبات و هۆکاری بەدیهاتنی شەڕ و خراپەکاریەکانە. شەیتان نە هیچ شتێک بەدی دەهێنێت و نەدەشتوانێت. بەدیهێنەری خێر و شەڕیش تەنها خوای گەورەیە، بەڵام هەروەک خوا بە شەڕ و خراپە ڕازی نابێت، ستەم لە بەندەکانیشی ناکات، واتە دەست و پێی بەندەکەی نابەستێتەوە و بە زۆر گوناهی پێناکات. ئەو ئادەمی زادەی کە خوای گەورە فیترەتێکی پاک و جوانی پێبەخشیوە، ئەگەر بە فێڵە باق و بریقەکانی شەیتان فری و بخوات و بە ئیرادەکەشی سروشتی خۆی بشێوێنێت و خراپە بکات، ئەمە هەمان ئەو شەڕەیە کە خوای گەورە بەدی هێناوە و مرۆڤیش ڕاستەوخۆ دەبێت بە خاوەن و بکەری. هەروەک بە کەسێک کە سەرفراز بووە بەسەر جەم چاکە و ئەخلاقە جوان و فەزیلەتەکان دەوترێت وەکو فریشتە وایە، بە هەمان جۆر بەو کەسانەش کە خیانەتکار و خۆسەپێن و چێژ لەستەم و زۆرداری دەبین و لە دڕندەییدا تەنانەت پێشی کەمتیارەکانیشیان داوەتەوە و هەمیشە کراوەن بە ڕووی خراپترینی ڕەوشتەکاندا دەوترێت وەکو شەیتان وایە. ئەم چواندنە چ مانایەکی هەیە؟ تەنها چواندنێکی خەیاڵیە. خەڵکی چەندەها خاڵ و لایەنی هاوبەشیان لە نێوان خۆیان و ئاژەڵاندا دۆزیوەتەوە و لە شێوەی پەندی پێشینان و قسەی نەستەقدا چوونەتە سەرزاری هەمووان. بۆ نمونە تەماشای ئەو چەمچی مرۆڤە بکەن کە ئەلێکسیس کارێلا بۆ مرۆڤی ئەوروپی دادەڕێژێت، وەکو سوڵتانی وتەی ئەم چەرخەش ئاماژەی بۆ دەکات. ئەگەر خەڵکی ئەم ڕۆژگارە وەکو پۆشاچی بەردەم بەرگدر و هەڵبژێڕێنەوە، زۆربیان لەسەر شێوەی دیکەی جۆراوجۆر دەردەکەون. ڕێویەکان و کەروێشکەکان و تا دوایی قورئانی پیرۆز سەرنجمان بۆ ئەو بەناو مرۆڤە ڕادەشێشێت کە تەنانەت پێڕی ئاژەڵانی شتێ دەپەڕێن و دەکەونە خوار ئاستی چوارپێیەکانیشەوە. کەواتە دەتوانین بڵین کە لە هەموو مرۆڤێکدا خاڵێکی گۆڕان و هێڵێکی ماهیەت بوونی هەیە کە ڕنگدانەوەی جیهانی دەرەوەیە. بەڵێ، مرۆڤ ناوچی ڕەوشتە ئاژەڵیەکانی لە ناخیدا هەڵگرتووە، واتە پێچەوانەکەشی بریتیە لەوەی کە ماهیەت و معنای هەر جۆرێک لە جۆرەکانی ئاژەڵان ڕۆڵی نوێنەرایەتی و ڕاگەیاندنی یەکێک لەو هەست و توانە و لێهاتنانەی مرۆڤ دەکات کە گەشەیان کردووە یان لە گەشەکردندان. شێر ئازایەتی مرۆڤ نیشان دەدات، بەم هۆیەوە بە مرۆڤە ئازاکان دەڵێن وەک شێر. گورگ و کەمتیار و هاوشێوەکانیان نوێنەرایەتی لایەنی دڕندەیی ئادەمیزاد دەکەن. ئەوە تا دەڵێن خاوەنی ڕۆحێکی دەڕندە. خەڵکانی سەرکز و خاچی بەمەڕ و بەرق دەچوێندێن، هەرکە ناوی مار دەبرێت، خێرا ژەهر و زمان درێژ و زمان تیژەکانمان بیر دەکەوێتەوە. پێنووسەکان لاڵن لە ئاستی ستایشکردنی بولبولدا، و بولبولی جیهانی مرۆڤایەتیش حەزرەتی محەممەد مستەفایە صەڵی الله عەلەیه وسەلەم. ئەسپمان زۆر خۆش دەوێت. ئەسپ ماڵ و هێلانە و نیشینگە و پێخەف و شوێنی حەوانەوەی نییە. وێزگە و وەستان ناناسێت و ماندوو نابێت و هەتا دەگات بە ئامانجەکەی غار دەدات. لە کۆتاییدا وەکو سەربازێکی ون دڵی دەوەستێت و دەکەوێتە سەر زەوی. سواربوونی فڕۆکە و موشەکی ئاسمانی بۆ هیچ پێغەمبەرێک مەیسەر نەبووە. بەڵام قەیدی چییە؟ ئەسپەکان چەشنی ڕەشەبا و بوڕاق، پێغەمبەران لە نێویاندا ئەو پێغەمبەرەی کە ناوی خوا لەسەر شانی نووسرا بوو،
سەحابیەکان و ئەولیاکان و فەرماندەکانیان گواستوەتەوە بۆ خاک و نیشتیمانە هەرە دوورەکان، ئەسب، خالید و سەعد و ئەیوب و تاریق و عوقبە و چەندەها محەممەدی دیکەشی لەسەر پشتی خۆی هەڵگرتووە و لە نێوتۆز و غوباری ناڵەکانیدا شەرەفێکی مەزنی بەنسیب بووە. سەردەمانێک کە لە ئەسپەکە و سوارچاکەکەیدا هەمان ڕۆحبوونیان هەبوو، یەکگرتن لە نێوان دوو ڕەگەزی بەرزدا ڕوویدا، ئێدی دەریاکان بوون بە وشکایی و وڵاتەکانیش گۆڕان بە گوند و شارۆچکە. ئەسب بەخۆی و ڕۆحەکەیەوە ون بوو، ئێستا لە مەزرا و سێرکەکاندایە. ئەی سوارچاکەکەی، مەگەر خوا بزانێت لەکوێ گلاوە، گەرچی هەنووکە هەندێکن کە لە حاڵەتی دروست بووندان، خۆ ئێمەش هەموو هیوا و ئومێدێکمان ئەوانە. ئەگەر لەسەر هەمان ڕیتم بەردەوام بین، دەتوانین بڵین کە حوشتر نمونەی قین و بزنیشی کە لە ڕەقی و عینادیە. ئەو ئاژەڵەش کە گۆشتەکەی حەرام کراوە، نوێنەرایەتی ئەو کەسانە دەکات کە خاوەنی دڵێکی هاوردە و قەڵبن و ئەو شەیدایانەش کە دەرەوە و ناوەوەیان بە ڕۆژ ئاوایی بووە لە شەمشەمە کوێرەکان دەچن، یان کاتێک سەیری ئەو کەسانە دەکەین کە تەماشای دەمی بێگانەکان دەکەن و لاسایی هەموو شتێکی ئەوان دەکەنەوە، مەیمونمان بیر دەکەوێتەوە. بەڵێ، لە ڕۆحی مرۆڤدا هەزاران بیر و هەستی بەرز و نزم هەن کە شەپۆڵ دەدەن و لە نێوان دڵ و ژیریدا دەستیان لە یەخەی یەکگیر کردووە. ئەمەش دوو هێزی دژیەک کە هەمیشە لە جەنگ و ململانێدان دەردەخات، چاکە و خراپە، و دوو جەمسەریشان کە هەمیشە ئەم دوو لایەنە پێچەوانەیە هان دەدەن و پەشگیریان لێ دەکەن و دەیان ڕازێننەوە و نوێنەرایەتی ماناکانیان دەکەن، فریشتەکان و شەیتانەکان. ئادەمیزاد پێڕستی بچووکی گەردوونە، یەکێکیان درەخت و ئەوی تریان ناوکە، لە یەکێکیاندا هەرچیەک هەبێت لەوی دیکەیشیاندا هەیە. ئەوە تا دڵ نمونەی عەرشی هەرە مەزنە، مێشک هی کورسی، هێزی یادەوەری هی لەوحی مەحفوظ. خۆشویستن و ڕقی مرۆڤ لە هێزی ڕاکێشان و پاڵنانی گەردوون دەچێت. تووڕەبوونەکەی لە زریانەکان و شەپۆلەکان دەکات. خۆشی و شادیەکەی وەک خۆر و بەهار وایە. زیندووبوونەوەیان ڕووخانی ناوەچی ئادەمیزاد چەشنی کوازار و کونەڕەشەکانمان لە گەردووندا. مولولەکانی خوێن هاوشێوەی ڕووبار و کانیاوەکانن، هەروەک ئەمانەوان. بە هەمان جۆر چاکەکاریەکان و هەستە بەرز و جوانەکان و ئیلهامەکان لە فریشتەکانەوەن و وەسوەسە و هەستە ناشرینەکان و خراپەکاریەکانیش سەرچاوەکەیان شەیتانە، واتە ئەوان نوێنەرایەتی ئەم بیر و هەست و نەستانەی ناو ئادەمیزاد دەکەن.